انجا ام مێژوە ئەم چوار صیفەتە عەقیدە و عیبادەت و کولتور و مێژوەکەیان هیتری دێتە پاڵ وەکو یەکێتی زمان. ئیسلام عەقیدە و خواپەرستی و ڕەفتارە. زمان دەربڕی ئەم زاراوانە و واتاکانیانە، بۆیە زمانیش هۆکارێکە، وەسیلەیەکە. زمان لە ئیسلامە مەبەست نییە، لەبەرەوەی کە خوای گەورە هەر نێرااوێکی هەڵبژاردرابێت لە ناو قەومی خۆیانە هەڵی بژاردووە تا بە زمانی خۆیان پەیامی خوای گەورەیان بۆ ڕوون بکات. وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. هەر نێرااوێکمان ناردبێ هەر بە زمانی قەومەکەی خۆی بووە تا دینەکەیان بۆ ڕوون بکاتەوە. ئەی چۆن نەتوانێت بۆیان ڕوون بکاتەوە؟ خوای گەورە لە قورئانە ئاماژەی بەوە داوە کە جیاوازی زمان و ڕوخساری مرۆڤەکان چەندەها بەڵگە و نیشانەیان تێدایە لەسەر پەروەردگارەتی و دەسەڵاتی خوای گەورە. هەبوونی زمانی زۆر، دروستبوونی زمانەکان کە ئێستا هەردوو هەفتە و زمانێک نامێنێ، وەکو ئومەمی متحیدە ئاڵێ 3000 زمان معڕەزە بۆ ئەوەی کە ئەفەوتێ و زمانی تریانە چێتە شوێن. ئەو هەموو زمانانەی ئەمریکای لاتینی هەمووی فەوتا و ئیسپانیۆلەی چووە شوێنی، یا لە هەندێک شوێنی وەکو گامبیا ئینگلیزی چۆتە شوێنی. بەڵام سەیریکەن ئیسلام نەیهێشتووە ئابێ. خوای گەورە فەرمێ ومن آیاته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم. لە نیشانەی گەورەی و زانایی و پەروەردگارەتی خوای گەورە خەلقکردنی ئاسمانەکان و زەوی و هەمەجۆری زمان و ڕەنگ و ڕوخساری خۆتان. کەوابوو جیاوازبوونی زمان و ڕەنگ و ڕوخساری خەڵکی شتێکی سروشتیە، بەڵام ئاشکرایە کە قورئان و سونەت بە زمانی عەرەبین کە سەرچاوەی پەیامەکەی پێغەمبەرەکەی خوان عەلەیهی سەڵات وسەلام. لەم ڕانگەوە کە هەموو جیهان بەرپرسە لە وەرگرتنی دینەکە، تێگەیشتنی دینەکەش لە زمانی عەرەبیەوە نابێ. بۆیە شتێکی بەڵگەنەویستە کە زمانی عەرەبی ببێتە زمانی ڕەسمی ئوممەتە ئیسلامیەکە بە تایبەتی و زمانی هەموو مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ خوای گەورە فێربوونی زمانی عەرەبی لەسەر ئوممەتان فەرز کردو، چونکە داوا لە هەمویان کراوە باوەڕ بە قورئان بهێنن، خواپەرستەکان بە زمانی عەرەبی ئەنجام بدەن. کابرای نەرویجی کە مسلمان بووە هەرەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، من و تۆش هەڕەڵین ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. ئەو کابرا عەرەبەی کە لە شامیشە ئەویش هەرەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین، هەمومان وەکو یەک نوێژەکان بە عەرەبیەکی. شەرعناسانی حەنەفی فەرموویانە زمانی عەرەبی فەزلی بەسەر هەموو زمانەکانی ترا هەیە. زمانی عەرەبی زمانی ئەهلی بەهەشتە. تەبەن ئەمە حەنەفیەکان واڵێن هەر کەسێکیش فێری ببێ پاداشتی لەسەر هەیە. بەڵام شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ کە خۆشی عەرەب نەبووە، شێخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ خەڵکی ئەلبانیایە، لە شاری شکۆدرە لەدایک بووە، هەموو ئەو ڕیوایەتانەی بە زەعیف ناساندووە کە فەزلی زمانی عەرەبیە دەن بەسەر شتێکی ترە، یان کە ئەوترێ زمانی عەرەبی زمانی ئەهلی بەهەشت. لەبەرەوە گومانی تیانێ کە فێربوونی زمانی عەرەبی ئەساسە بۆ تێگەیشتنی دینەکە. من پێم وایە زمانی عەرەبی زمانی دەوڵەت و ئوممەتی مسلمانە و فێربوونی فەرزێکی شەرعیانە و زەرورەتێکی بەشەریانە، بە تایبەتی لەسەر داعی و مەلا و کەسایەتی ئیسلامیەکان. و ئێوەش ئەو فەرقە جەوهەریە بینن لە نێوانی تێگەیشتنی جیلی من ئەوانەی کە وەکو ئێمە عەرەبیان خوێندە و زانیویانە لەگەڵ جیلی ئێوە کە عەرەبیەکە فێر نەبوون و نەتانزانی. فەرقەکە چەند جەوهەریە. ئەنجا ئەو کەسەی کە زمانی عەرەبی پاراوانەتر خوێندووە، پاراوتر خوێندووە، ڕەوان بێژەکەشی لەگەڵا خوێندووە، چەند زیاتر لەزەت لە قورئانەکە و چەند چێژی وە قورئانەکە، تێگەیشتنیشی چەند زۆرتر لەو. بەهەرحاڵ بە ڕەسمی بوونی زمانی عەرەبی لای ئوممەتی ئیسلامی مانای لادان و سڕینەوەی زمانەکانی تر نییە طبعاً، بەڵکو مەسەلەکە ئەوەیە کە هەرەبێت ئوممەتی ئیسلامی زمانێکی هاوبەشی لە نێوان گەلەکانیا هەبێ. شتێکی معقولیش نییە زمانێکی تری غەیری عەرەبی ببێتە زمانی ڕەسمی ئوممەت لە کاتێکە کە هەر هەموو تاک و کۆی ئوممەتەکە بە زمانی عەرەبی خواپەرستەکانیان ئەنجامەدەن. 13 ملیۆن خەڵکی بە ئیسپانی قسەکەن لە باشووری ئەمریکا. داوایان کرد سرودی نیشتیمانی ئەمریکیەکە بکەن بە لاتینی ئەوان بە ئیسپانیۆلەی لە زمانی ئۆبامایە، قبوڵیان نەکرد. شکوتیان ئەوە پێویستە زمانی ڕەسمی وڵاتەکە ئینگلیزی هەروە بمێنێت. بە هەمان شێوەشە کە ئەبێ زمانی عەرەبی فوسحا زمانی ڕەسمی
ئومەتەکە بێ لەهجەکانی ژەمێنن هەروکو چۆن زمانەکانی ترێمێنن عەرەبیە بێ بە زمانی ڕەسمی ئومەتەکە و لە هەمان کاتیشە کوردیش هەیە و قەومەکانی تریش هەیە و لە سەردەمانی ئەم ئومەتەیە کە دەسەڵاتی شارستانەتی خۆی هەبوو 98 گەل هەبوو هەر کەسەش بە زمانی خۆیە دووە کەسیش نکوڵی لەوە نەکردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يا أيها الناس إن الرب واحد والأب واحد وإن الدين واحد وليست العربية بأحدكم من أب ولا أم وإنما هي اللسان فمن تكلم بالعربية فهو عربي فرمي هو خلقين هروكوتم طبعا سندكي ألباني رحمة إخوائي بها همي بزعيف دانا بلا ما باز لما أكينوك بمعنى حديثكي بيغمري إخوة عليه الصلاة والسلام آوا فرمي هو خلقين خواي پروردگاريك باوشي همو تانيك كسيدنا آدم عليه السلام دينك شهريك زماني عربيش نباوك وندايك بو هيشتان عربي زمانك هر كسي بزماني عربي دوا عربة يعني انت مع عربية كيه هيك اشكالك شلون يك انت بزمانه كمان انت مع عربية كمان شو مشكلة يك اما همو مان لأمتك بينو بزماني عربي قصب كين منو كابراي مغربي واندونيسي وتشيشاني كوابو اما عقيدة مان يك عبادت مان يك كلتور مان يك ميجو مان يك زمان مان يك كوابو يشيتي ديدو ريو هستو هوشش مان بيك